خۆشەویستان لەم بەشەدا بابەتێکی ژینگەی پێشکەشتان دەکەین بە ناونیشانی دەبێت جیهان لەگەڵ گۆڕانی ژینگەدا خۆی بگونجێنێت. ساڵی 2020 ساڵێک بوو تەنیا پەتای کۆڕۆنای تێدا بڵاو نەبووە، بەڵکو گۆڕانی کەش و هەوای بە شێوەیەکی خێرا بەخۆیەوە بینی هەر لە بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە تا زریانەکان، وشکە ساڵی و سووتانی دارستانەکان و تەنانەت هێرشی مێرووەکانی وەکو کولە. ئەمەش بووە هۆی دڵەڕاوکەی دنیا بەوەی جیهان بەرەو بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەچێت بە ڕێژەی 3 پلەی سەدی لەم سەدەیەدا. بۆیە پێویستمان بۆیە کارێکی بەهێز بکەین تاوەکو لێچوونی گاز و پنگ خواردنەوەی گەرمی کەم بکەینەوە و پابەند بین بە ڕێکەوتنامەی پاریس بەوەی گەرمبوونی زەوی لەم سەدەیەدا کەمتر لە 2 پلەی سەدی بێت بەوەی 1.5 پلەی سەدی زیاتر نەبێت. ئەوەش کاریگەری دەبێت لە کەمکردنەوەی گۆڕانی ژینگە و کاریگەریەکانی لەسەر ئەو کۆمەڵگایانەی لە مەترسیدان. هەروەکو لە راپۆرتێکی نوێی نەتەوەی گرتوەکاندا دەربارەی ژینگە و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زیادبوونی گۆڕانی کەش و هەوا هاتووە، دەبێت دەوڵەتان ڕێشوێنی پێویست بگرنەبەر بۆ خۆگونجاندن لەگەڵ واقعی نوێی ژینگەدا یان ڕوبەڕووبوونەوەی تێچوو زیانە زۆرەکانی. خۆگونجاندن بە واتای کەمکردنەوەی بەرکەوتنی وڵاتان و کۆمەڵگاکان بە کاریگەریەکانی گۆڕانی ژینگە لە ڕێگەی توانای بەرکەوتن بە کاریگەریەکانی بنەمایەکی سەرەکیە لە بنەماکانی ڕێکەوتنامەی پاریس بۆ گۆڕانی کەش و هەوا. بەپێی ئەو ڕێکەوتنامەیە هەر کەسێک واژۆی لەسەر دەکات دەبێت ڕێشوێنەکانی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی کەش و هەوا بگرێتە بەر لە ڕێگەی پلانی نەتەوەیی و سیستمی زانیاریە ژینگەییەکان و ئاگادارکردنەوەی پێشوەخت و ڕێوشوێنی خۆپارێزی و بەرهێنان لە داهاتوویەکدا پارێزەری ژینگە بێت. راپۆرتەکە بۆشایی ساڵی 2020 بۆ خۆگونجاندن پڕدەکاتەوە کە لە نەتەوەیە گرتووەکانەوە بۆ ژینگە دەرچووە لە کاتێکدا دەوڵەتان پێشکەوتنیان تۆمار کردووە بۆ پلاندانان. بەڵام هێشتا بۆشایی زەبەڵا هەیە لە خەرجی بۆ ئەو پلانانە لە وڵاتەکانی جیهانی سێ و گەیاندنی پرۆژەکانی خۆگونجاندن بە قۆناغێک پارێزگاری ڕاستەقینە بێت لە کاریگەریەکانی کەش و هەوا وەکو وشکە ساڵی و زریانەکان و بەرزبوونەوەی ئاستی دەریاکان. دەبێت هەوڵەکان دوو هێندە بکرێت لەبارەی ڕێشوێنەکانی خەرجی گشتی و تایبەتی بۆ خۆگونجاندن بە شێوەیەکی خێرا لەگەڵ بەزوویی دەست بکرێت بە جێبەجێکردن و چارەسەرەکان سروشتی بن و لەگەڵ ناوخۆی وڵاتەکاندا بگونجێت. نمونەش چارەسەرکردنی کێشەکانی وەکو گۆڕانی کەش و هەوا و دەستەبەرکردنی ژیانێکی گونجاو بۆ مرۆڤ و سوودەکانی جۆراوجۆری بایۆلۆجی لە ڕێگەی پارێزگاریکردن لە سیستمە ژینگەییە سروشتیەکان یان دەستکردەکان و بەڕێوەبردن و بەدەستهێنانەوەی بە شێوەیەکی بەردەوام لە ئەولەویەتی کارەکاندا بێت. ئەنگەر ئەندرسن بەڕێوەبەری جێبەجێکار لە بەرنامەی نەتەوەی گرتووەکان بۆ ژینگە لەو بارەیەوە دەڵێت ڕاستیە تاڵەکە ئەوەیە گۆڕانی کەش و هەوا لە ئەستۆی ئێمەیە، کاریگەریەکانی لە زیادبووندایە و زیان بە وڵاتان و ئەو کۆمەڵگانەی لە مەترسیدان دەگەێنێت. تەنانەت ئەگەر ئامانجەکانی ڕێکەوتنامەی پاریسیش بەدی بێنین کە بریتیە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەم سەدەیەدا کەمتر لە 2 پلەی سەدی و هەوڵدان بۆ 1.5 پلەی سەدی بێت. هەروەها وتیشی وەکو چۆن سکرتێری گشتی نەتەوەی گرتووەکان وتی ئێمە پێویستمان بە پابەندبوونی جیهانیە تاوەکو نیوەی پارەی دانراو بۆ ژینگەی جیهانی تەرخان بکەین بۆ خۆگونجاندن لە ساڵی داهاتوودا. ئەوەش هەنگاوێکی گەورە دەبێت بۆ خۆگونجاندن لە هەموو شتێکدا هەر لە سیستمەکانی ئاگادارکردنەوەی پێشوەختە بۆ سەرچاوەکانی ئاو تاگەیشتن بەو چارەسەرانەی لەسەر بنەمای سروشتدانراون. زۆرترین ئەو ئامانجانەی دڵخۆشکەرن. لەو راپۆرتەدا هاتووە باس لەوە دەکات 72% ئەو وڵاتانە بەلایەنی کەمەوە 1 کەرەستەیان وەرگرتووە بۆ پلاندانان بۆ خۆگونجاندن لەسەر ئاستی نەتەوەی. هەرچەندە خەرجی گشتی نێودەوڵەتی بە هێواشی بەرز دەبێتەوە لە 30 میلیارد دلاری ئەمریکیەوە یان 5% لە پارەی تەرخانکراو بۆ بەدواداچوونی کاریگەریەکانی کەش و هەوا، زۆریەک لە وڵاتانی جیهانی سێ دەستیان کردووە بە ئامادەکردنی پلانی خۆگونجاندنی نەتەوەی. بەڵام لەگەڵ ئەوەشدا خەرجی پێویست بۆ جێبەجێکردنیان بە زوویی دەستەبەر نابێت، چونکە خەرجی ساڵانەی وڵاتانی جیهانی سێ بە 7 میلیارد دلاری ئەمریکی مەزەندە دەکرێت
وا چاوەڕوان دەکرێت ئەم ژمارەیە لە ساڵی 2030دا بۆ 140 تا 300 ملیارد دلاری ئەمریکی بەرز بێتەوە و لە ساڵی 2050دا بگاتە نێوان 280 تا 500 ملیارد دلاری ئەمریکی. پێشکەوتنی دڵخۆشکەر لە بواری خەرجیدا هەیە بەوەی سندوقی ژینگەی سەوز 40% کۆی گشتی پارەکەی تەرخان کردووە بۆ خۆگونجاندن و کار دەکات بۆ زیادکردنی کۆی وەبەرهێنانی کەرتی تایبەت بە شێوەیەکی بەردەوام. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا پێویستی هەیە بۆ زیادکردنی خەرجی تایبەت بە خۆگونجاندن لە نێوان هەردوو کەرتی گشتی و تایبەتدا. کەرەستە نوێیەکان وەکو پێوەرەکانی وەبەرهێنانی بەردەوام و پرەنسیپەکانی پەیوەست بە ژینگە و گشتگیرکردنی مەترسیەکانی ژینگە لە بڕیارەکانی وەبەرهێناندا هانی وەبەرهێنان بدات بۆ ڕوبەڕووبوونەوەی دەرهاوێشتەکانی گۆڕانی کەشوهەوە. هەروەها جێبەجێکردنی ڕێشوێنەکانی خۆگونجاندن لە زیادبووندایە لە ساڵی 2006ەوە نزیکەی 400 پرۆژەی خۆگونجاندن کە لەلایەن چەندین سندوقەوە خەرجی بۆ کراوە جێبەجێکراوە کە خزمەتی ڕێکەوتنامەی پاریس دەکات لە وڵاتەکانی جیهانی سێ. ئەمەش بە شێوەیەکە لە ڕابردوودا دەگمەن بوو. ئەو پرۆژانە 10 ملیۆن دلاری ئەمریکی تێدەپەڕێنێت. 21 پرۆژەی نوێ لە ساڵی 2017ەوە تێچووەکەی زیاتر لە 25 ملیۆن دلاری ئەمریکی بووە. لەگەڵ ئەوەشدا لە نێو 1600 دەستپێشخەری کاری خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی ژینگەدا کە بە دوواداچوونی بۆ کراوە تەنیا 3% کاریگەری هەبووە لە دابەزینی ڕاستەقینەی مەترسیەکانی ژینگە لەو کۆمەڵگە ناوخۆیانەی ڕوبەڕووی گۆڕانی ژینگە دەبنەوە و ئەو پرۆژانەی تێیدا جێبەجێ کراوە. ئەو راپۆرتەی نەتەوەی گرتووەکان بە تایبەتی پشت بەو چارەسەرانە دەبەستێت کە لەسەر بنەمای سروشت بنیادراون وەکو هەڵبژاردەیەکی هەرزان بۆ کەمکردنەوەی مەترسی کاریگەریەکانی ژینگە. چونکە بەو شێوەیە جۆرا و جۆری بایۆلۆجی بەدەستێنێتەوە و پارێزگاری لێ دەکات و سوودی دەبێت بۆ کۆمەڵگاکان و ئابووریان. جگە لەوەی پێشنیاری شیکردنەوەی ئەنجامەکانی کردووە لەلایەن 4 سندوقی سەرەکیەوە بۆ ژینگە و گەشە سەندن لەوانە سندوقی ژینگەی جیهانی، سندوقی سەوزی ژینگە، سندوقی خۆگونجاندن، دەستپێشخەری ژینگەی نێودەوڵەتی. پاڵپشتیکردنی دەستپێشخەریەکانی سندوقی سەوز لەگەڵ هێندێک چارەسەری پەیوەست بە سروشتەوە لە ماوەی چەندەی ڕابردوودا بەرز بووەتەوە. بە شێوەیەک وەبەرهێنانی کەڵەکە بوو لە پرۆژەکانی کەمکردنەوە و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی ژینگەدا لە چوارچێوەی ئەو 4 سندوقەدا دەگاتە 94 ملیارد دلاری ئەمریکی. بەڵام لەگەڵ ئەوەشدا تەنیا 12 ملیارد دلاری لێ خەرجکراوە بۆ چارەسەرەکانی لەسەر سروشت بنیادراون، ئەوەش بەشێکی زۆر کەمە لە کۆی پارەی تەرخانکراو بۆ خۆگونجاندن و پارێزگاریکردن لە ژینگە. دوجار بەپێی ئەو راپۆرتە بێت کەمکردنەوەی لێچوونی گاز و پنگ خواردنەوەی گەرما وا دەکات کاریگەریەکان و تێچووی پەیوەست بە گۆڕانی کەشوهەواوە و بەدیهێنانی ئامانجی هێشتنەوەی پنگ خواردنەوەی گەرما کەمتر لە 2 پلەی سەدی ڕێکەوتنامەی پاریس ببێتە هۆی کەمکردنەوەی زیانەکانی گەشەی ساڵانە کە دەگاتە 1.6% بە بەراورد بە 2.2% لە ڕێژەی بەرزبوونەوەی پلەی گەرما زیاتر لە 3 پلەی سەدیە. لەبەرەوە دەبێت دەوڵەتان پابەندی ئەو هەوڵانەی لە راپۆرتی بۆشایی لێچوونەکانی 2020 سەربەنەتەوەی گرتووەکان بۆ ژینگە بن کە تێیدا ڕوون کراوەتەوە و داوای چاکبوونەوەی سەوز دەکات لە پەتاکە و هەوڵانەتەوەیە نوێیەکان کە پابەندبوونی نوێ لە خۆ دەگرێت بۆ گەیشتن بە ڕێژەی سفر لە لێچوونەکان. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت جیهان لەگەڵ گۆڕانی ژینگەدا پلان و خەرجی دابنێت و جێبەجێ پلانەکانی خۆگونجاندن بکات بۆ پاڵپشتیکردنی ئەو وڵاتانەی کەمتر بەرپرسیارن بەرامبەر گۆڕانی ژینگە و زیاتر مەترسیان لەسرە. بەڵێ خۆشەویستان، ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێکی ژینگەیی بوو لە ژێرناوی دەبێت جیهان لەگەڵ گۆڕانی ژینگەدا خۆی بگونجێنێت. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت.